داتا و ئاماری زۆر لەسەر خراپی ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە و زۆربەی ڕێکخراو نێودەوڵەتیەکانیش ئاگاداری خراپی ڕەوشی مافەکانی مرۆڤن. بەپێی ئامارێکی ڕێکخراوی بواری مافەکانی مرۆڤ لە زیندان و چاکسازیەکانیش پێشەلکاری زۆری مافەکانی مرۆڤ هەیە و ئەگەر کاری بەپەلە بۆ باشکردنی دۆخەکەش نەکرێت ئازادی مافەکانی مرۆڤ لە بەردەم مەترسیدایە. باسی سەروەری یاسا و ڕۆژی مافی مرۆڤ بکەین لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سلێمانیش بە تایبەتی لە بارودۆخێکی زۆر خراپە. هەر فترەیە پێش ئێستا ئێمە خۆمان راپۆرتێکمان بڵاو کردەوە کە راپۆرتێکی بە تەواوەتی ڕەش بوو کە ئاماژە بوو بۆ بارودۆخی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان و مافەکانی مرۆڤ لە هەموو ئاستەکانە هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی پاشەکشەی کردو. ئێستا بۆ نمونە هێزی تایبەتی هەیە و فترەیە کۆمەڵی پێکدادان هەیە، ینی ئەمنیەتەکە لە هەرێمی کوردستان و سلێمانە کەوتۆتە ژێر پرسیارەوە، بۆیە دۆخەکە لە دۆخێکی زۆر نەخوازراوە ئەبینین و هیوادارین نەگاتە ئاستێکی خراپتر و چارەسەر بکرێت. سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان باز لە بوونی زیندانی نهێنی و ئەشکەنجەدانی زیندانیان دەکات و دەڵێت دۆخی ئازادی ڕادەربڕین و پاراستنی ئاسایشی زیندانیان لە زیندانەکاندا بەراورد بە ڕابردوو ئێستا لە دۆخێکی خراپتردایە. توانم بڵێم ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئێستا بە بەراورد لەگەڵ وڵاتانی دنیای یەکێکە لە شوێنە زۆر خراپ و مەترسیدارەکان بۆ ئازادی کاری سیاسی مەدەنی، ئازادی بیرۆڕا و ئازادی ڕادەربڕین و کەیسی بادینان زیندووترین نمونەی پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤە. لە زۆربەی خۆپشاندانەکاندا لە سەرتاسەری هەرێمی کوردستان خۆپشاندەران ڕوبەڕووی گرتن و ئازاردان و ئەشکەنجەدان کراونەتەوە. لە کاتێکدا ئەم جۆرە پەرچەکردارانەی دەسەڵات دژی ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤە، بەڵام بێگوێدانە ئەم بنەمایانە دەستگیرکردن و سزادان و بڵاوکردنەوەی ترس و تۆخاندن لە تەشەنەسەندندایە و هیچ لێکۆڵینەوە لێپرسینەوەیەکیش لەلایەن دەستگا فەرمیە پەیوەندیدارەکانەوە لەبارەی پێشەلکاریەکانەوە ناکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.